هاوڵاتیانی دەڤەری هەورامان ساڵانە لەم وەرزەدا دەست دەکەن بە تەکاندن و چنینەوەی بەرهەمە گوێزیەکانیان لەلایەکی تریشەوە لە شاری هەڵەبجە پرۆژەی نەمامی تەمەن بۆ چاندنی نەمام دەستی پێکردووە و پرۆژەکە لە مانگەدا کۆنفرانسی خۆی لەو شارە ساز دەکات. گوندی بەڵخەی دەڤەری هەورامان کە دەوڵەمەندە بە بەرهەمی گوێز ساڵانە لە کۆتایەکانی وەرزی هاوین و سەرەتای وەرزی پاییزدا دەست دەکرێت بە تەکاندن و چنینەوەی بەرهەمی گوێز. کازم حەمەکەریم گەنجێکی دانیشتووی گوندی بەڵەخەیە سەبارەت بە چنینەوەی بەرهەمی گوێز دەڵێت. بەرهەمی ساڵی گوێز لە هەورامانە باشە سپاس بۆخوا هەمووی هاتوونەوە و شەپۆ لە سەرمایی کە لە بەهارانە ئەو تەرزەیە ئەم منتیقا گرێتەوە بە تاکی زەربەیە لە درەختەکان ئەو گوێزانە ئەگەر بەم نەتەمە ڕێکا و بەم شێوازە بێ دڵنیا بە خەڵکی شارەکان ڕوەکەنەوە لادەکان چۆڵ بوو بەرەوەی قایرانی دارایی وای کردو کە نەتوانێت لە شارە زۆر بەڕاستی ژیانی گوزارانی هەبێ. لەلایەکی دیکەوە گەنجێکی تری هەمان گوند بە ناوی کۆتەر قادر ڕایگەیاند ئەتوانین بڵێن کللتوری خۆمان پاراستووە شانازی پێوەکەین شتێک بووە هەرچەنە داهێنان بکەی هەتوە هەرچەنێ بتوانی بڵێ تەکنۆلۆژیا پێشکەوتوە شتانە ئەوەی کە باوباپیرانمان کردوویەتی جێی شانازیە و لەوەش پێشکەوتوتر نابینین بدوانین گوێزەکانی پێلێکەینەوە. لەسەر هەمان بابەت دانیشتوویەکی تری گوندی بەڵخا بە ناوی حاجی حەمەڕەشید ئەلبەک بە هەمان سەرچاوی ڕاگەیاند کاتی خۆی بەرهەمی گوێز لە هەورامان ئەوەندە زۆر بوو کە درەختی وا هەبوو 10,000 گوێز تا 40,000 پێوە بوو. وتیشی لە ئێستادا بەهۆی کەمی گوێزەوە ناتوانین وەک جاران بەرهەمەکانمان ڕەوانی شوێنی دوور بکەین. ئەمە و لە شاری هەڵەبجەش پرۆژەی نەمامی تەمەن بۆ چاندنی نەمام دەستی پێکردو یەک لە ڕێخەرانی پرۆژەکە بە ئاژانسی دەنگوباسی ڕۆژنویزی ڕاگەیاند. لەم پرۆژەیەدا بەلەدایکبوونی منداڵێک نەمامێک بنەژێت تەواوکاریکی باشمان دروست کردو لەم پرۆژەیە کە ئەمانەوێ مرۆڤەکان فێریەوە بکەین هەر کاتێک مناڵێک لەدایک بوو تۆ نەمامێک بنێژە بۆ تەمەنی ئەو مناڵە توانیمانە ئەم پرۆژەیە تەزبیت بکەین و لە کۆتایی مانگینەوە ئەمە لە کۆنفرانسێکدا ئەعلانی ئەو پرۆژەکەین و هەڵەبجەکەینە سەنتەری جێبەجێکردنی پرۆژەکە و دوجار لە هەرێمی کوردستاندا لە شارەکانی کە